جارێکی کە سڵاوتان لێ بێگەڕینەوە لاتان بۆ تاوکردنی گفتوگۆی پایتەخت. کاک سەلیم باست لەوە دەکرد کە ناکرێت پارتێک یان حیزبێک داوای چاکسازی بکات یاخود لایەنەکەی تر نانبڕاوی بکات. ئەمە دەسەڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان ئاوایە. ئەنجا کاک ئەحمەد جدەڵە کاکە بۆ پیرۆزبایی دەستخۆشیمان لێ ناکەن ئێمە چەند جار دەرچوین پێم خۆشە بەڵام لەسەر و ئەساسەوێ. بەڵام ئێستا ئێمە گەر وەزارەتی پێشمەرگە لێک دەینەوە بزانین عەدەدی پێشمەرگە 380,000 چەکدار هەیە بە وەزارەتی داخلیوانە. ئێوە بزانن چەند کورسی لە کوردستان پێدەبێت هەمووی محاسبە کراوە ئەگەر دەنگ بۆ لایەنێکیکە بدرێ یانی ئەمجاهی ئێمە سندوق دەبردرێ 15 ڕۆژیان لە کۆمیسیۆنی باڵا بێ بڵێ ئەرێکاکە دەنگەکان ئەوەندەیە و ئەوەندە نییە. ئێمە تەماشا دەکەی سیستەمی تورکیا ئێوارێ خەڵکەمووی زانی کە چێ دەنگ دێنێ خەڵک گومانی لەوەیان نیە تەزویر دەکرێت ناکرێت. ئێمە ئەو هەموو تەزویری لە کوردستان دەکرێت خۆ ئەو کاتە هەر بۆ پارتیش بۆ خودی یەکێتی و پارتیش وا قانجاسترێت کە فیعلی سەربەرزانە دەنجی خۆیان هێناوە و حەقی خۆیانە بەڵام دێ دەسەڵات حکومەت تەشکیل دەکە ئەم حکومەتە بۆی دەردەکەوێت ئێستا حکوومەتی ئێستا هەمانە 2 ساڵی پارتیە 2 ساڵی یەکێتیە بە دەردەکەوێت چێ گەندەڵە دەبێت ئێستا مەجبوری خەڵک وەکو شیعروای لاتۆ دەبێت پارتی یەکێتی بۆ ئێستا مەگەر پێمە خۆشە 4 ساڵ پارتی بێ دوای 4 ساڵەکە بە ئەگە یەکێتی بردیەوە 4 ساڵیکە بە یەکێ مەجای تەحالوفاتیش نەماوە هەرچی تەحالوفات دەکەی ناگەوێت تەحالوفی استراتیژیەی کە هەیە و دەبێت دەریش بچێت تەماشا دەکەی ئەمجا ئێمە ئەم سیستەمانی پێمان خۆشە بگاتە سەر ئاستێک کە خەڵک لایەنەکان تاچی خەڵک خۆی بینێتەوە داوای تەسکی حیزبی لێ نەکرێت لە شوێنەکان لە دەسەڵاتە سبێن ئێمەش ئێستا وەزارەت پێشتر لە حکومەت بەشدار بووین بە وەزیرێک بەڵام دەبووە ئەو وەزیرە ئاوابێ هەرەوەن بە پێدەکرا کاکەگە لە وەزارەتی گەندەڵی مەکەوەکەی کە ناکرێت بەو شێوێ بەڵام ئەگەر وەزارەت بریتی بێ لەوەی کە ئەم لایەنە دەیداتێ. باش کاک سەلیم بەپسمە لای کاک شەپۆل ینی لە قسەکانی کاک سەلیم وا بەردەردەکەوێت کە ئێمە پێویستمان بەوەیە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان چاک بکەین بۆ ئەوەی چاکسازی بێتە ئاراوە. زۆر ڕاستە دەبێت سیستەمێکی پەرلەمانی دیموکراسی بێ باوەڕمان بە ئاڵگۆڕی ئاشیانەی دەسەڵات هەبێ. ئێمە گەورەترین کێشەمان لە 92ەوە کە هەڵبژاردنمان کرد ڕازی نەبووین بە دەرەنجامەکانی هەڵبژاردن بارگژی لێکەوتەوە ناچار پەنامان برد بۆ 50/50 کە ئاسەواری 50/50 تاکو ئێستا ژماوەتەوە تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە وەزارەتە ئەساسیەکان یەکی نەگرتوتەوە. یعنی بۆیە ئەو پاوانکردنی دەسەڵاتە و ڕازی نەبوون بە دۆڕان لە ئینتیخاباتەکان وای کردو هەتا ئینتیخاباتەکانیش ئینتیخاباتێکی پاک و خاوێن و بێگەر نەبێ لەبەرەوەی زوربەی زۆری سەربەت و سامانی هەرێمی کوردستان کە هی خەڵکە هەردوو حیزبە دەسەڵاتدارەکە بەکاری دەهێنن بۆ حەملەی ئینتیخابی خۆیان حیزبە گچکەکانی دیکە و توانای ئیمکانیەتیان نییە کە ئەوەش ئاسەنجی دروست کردووە جیا لە فشار و دەنگکڕین و هەروەها فەسڵکردن و هەڕەشە لێکردن و شتانە کە ئەوەش وای کردووە هاوڵاتیان بە شێوەیەکی دیموکراسی بە شێوەیەکی سربەخۆ نەتوانن دەنگ بدەن. ملاحەزەیەکی دیکەی گەورەش تاکو ئێستا کۆمیسیۆنی باڵا سربەخۆ نییە هەنی سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانە ئەوە وای کردووە کە ئەو سیستەمە کە بە شێوەیەکی ناتەندروست و هەروەها گەندەڵی درێژەی هەیە ناعەدالەتی هەیە حیزب حکومەت تاکو ئێستا تێکەڵە حیزب قەرار دەدا لە مەکتەبی سیاسی حیزبەکانەوە لە مەکتەبی سیاسی حیزبەکانیشەوە کەسی یەکەمی ئەو دوو حیزبە قەرار دەداوای کردووە کە سیستەمێکی تەندروست نەبێ سیستەمێکی پەرلەمانی نەبێ سیستەمێکی دیموکراسی نەبێ یعنی پەراوێزێکی دیموکراسی هەیە بەڵام خەڵک بەرەبەرە ئەوە تێکۆشان دەکا بۆ ئەوەی بتوانێ لانی کەم بیرڕای خۆی دەربڕێ نارەزایەتی خۆی دەربێت لەبەرەوەی بۆ خۆتان دەزان کە ناعەدالەتیشی زۆر هەیە لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان و هاوڵاتیەکی ئاسایی تەماشا دەکەی کادیری حیزبە دەسەڵاتدارەکان لە وەزعێکی باشن وەزعی مەعیشیان باشە خانوویان هەیە لە دائیرە حکومیەکانی شوکارەکانیان بۆ تەرتیب دەبێ تەعین دەبن و هەروەها هەموو شتێکیان بۆ متەوەفرە بەڵام هاوڵەتێکی ئاسایی لەوانەیە ئەوە بۆ ئەوان زەحمەت بێ ینی بۆیە ینی زەرورە ئەوە پێویستی بە جهدی هەموو لایەکە هەم ئەو پرۆسە چاکسازی استراتیژەی کە ئێستا سەرەتایەکی بڕیوە دەکرێت احتیمامی زیاتر پێ بدەین بەرەو پێشتری ببین هەم وعی خەڵکیش بۆ ئاسێک بەرز بکەینەوە بۆ ئەوەی داوای مافەکانی خۆی بکە
چونکە وعی خەڵک زۆر مهمە بزانێت چۆن داوای مافی خۆی دەکات لە چ ڕێگەیەکەوە بە شێوەیەکی شارستانی لە ڕێگەیەکی ئوسوڵی ئەوانەی نوێنەرایەتی خەڵک دەکەن بزان خەڵکە چی دەوێت چۆن دەچن لای بەرپرسان دەور و تەسیری قسەکانیان لەسەریان ئەوانە هەمووی زۆر مهمە یعنی پەیوەندی بە هەموو تاکەکانی کۆمەلگاوە هەیە بۆی بتوانین ئەو سیستەم بەرە و سیستەمێکی پەرلەمانی دیموکراسی فرەیی ببین کە هەموو تاکەکان لە مافدا یەکسان بن و هەروەها ئەو سەرەت و سامانی کە بۆ هەرێمی کوردستانی شەیە بە عەدالەت و دابەش بکرێت ئەو نابەرابەرەی هەیە کە ئێستا لە نێوان جەماوەری حیزبە دەسەڵاتدارەکان و جەماوەرەکەی تر وەکوێکی لێبێتەوە و ینی سیستەمێکی دیموکراسی تقریبان بەرقەرار. باشە کاک ئەحمەد ینی لە سەرەتای قسەکانی شیە کاک شەپۆڵ باسی لە گرێبەستە نەوتیەکان کرد. ئایا بۆچی تا ئێستا سەرۆکی هەرێم خۆی لە گرێبەستە نەوتیەکان دەداوە؟ ئایا چارەسەرکردنی کێشەکان یاخود چارەسەرکردنی نیوەی کێشەکان ئەبێتە ئەوەی کە هەموو کێشەکان لە کوردستان چارەسەر بکرێ و گەندەڵی نەمێنرێت؟ سروەخان ینی پرسیارم زۆر پێخۆش بوو. بەڕاستی بەنسبەت گرێبەستە نەوتیەکان ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر ئەساسی چۆنیەتی بەسنی گرێبەستەکان لە هەرێمی کوردستانەوە چێ بوو ئەوەی کە بە زۆر بە جورئەتەوە وای کرد ئەو گرێبەستانە سەر بگرێت. ئەم بەڕاستی وە گرێبەستەکان غیری ئەو ئیدعااتەی کە هەن ئەوانەی کە لە سەرەتایی هەبوونی ئەو گرێبەستانە دژی ناردنە دەرەوەی نەوتی هەرێمی کوردستان بوون لە ژێر سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوانن ئیمڕۆ لەوانەیە دیعاە لەسەر نادروستی ئەو گرێبەستانە بکەن. من ناڵێم کەم و کوڕی نییە، بۆیە من پێم وایە گرێبەستەکان بە شێوەیەکی پرۆتۆکۆلی و نێودەوڵەتی هەمویان دروستن و بەتەکیید ئەگەر خەلەل لەوێ هەبێت جەنابی سەرۆکی هەرێم دێتە سەر گرێبەستەکانیش نابێ ئەمە پەلە بکەین و ئەو قسانەی ئەو برا بەڕێزانە کاک شەپۆڵ و کاک سەلیم دیکەن بەڕاستی من ینی پێوە دڵخۆشم ئەوە خۆی لە خۆیدا دەلالەتی هەبوونی ئازادی و دیموکراتیەتە لە نێوانماندا نەک ئەوانیش ئازادیم پێدەن من قسە بکەم منیش هەروە. بەڵام بەڕاستی ینی ئێمە لە بیدایەتی بەرنامەکە پرسیارە ئەو بوو چاکسازی لە کوردستان چۆن سەر دەکەوێت. دەبێت ئێمە ڕەشەکان ببینین و سپیەکانیش ببینین، نابێت تەنها ڕەشەکان ببینی و سپیەکان بەلاوە بنەی. خودای گەورە بە گەورەی خۆی دەڵێ لە ئین شەکەرتم لە ئازیدەن نەکوم، یعنی کە خودای گەورە خالقی ئێمە پێویستی بە ئێمە نییە، بەڵام حەز دەکا ئێمە سوپاسی گوزاری ئەو خوددا مەزنەوی. ئێمەش بەشەرین بەڕاستی، ینی من خۆم هەتا ئێستا هەر پۆستی حزبیم هەبووە کەم لە ئیدارە بوومە، بەڵام ئەوانەی لە ئیدارن زارێ دەبێت پێشەموان ئێمە وەکو پارتی و یەشێتی دەستخۆشیان لێ بکەین کە هەڤاڵی ئێمە لەو شتە باشانەی کە کردویانە. دواتر چۆنیەتی ڕەخنەگرتن لێیان بە شێوەیەک بێت هانیان بدەین، نەک بیان شێنین، نەک شۆچیان پێ بدەین بیان وەسێنین. من دیسان دەیڵێمەوە ئەو هەموو کۆمپانیای بیانیە ئێستا لە کوردستاندا هەیە چۆن لێرە هەیە بۆ ناسنە بەغدا. دوێنێ ڕۆژی هەینی چەندان لە برا عەرەبەکان و میوان لەو پایتەختی هەرێمە بوو بۆ ناسنە بەغدا، بۆ ناسنە شوێنی تر، کەواتە ئاسوودەیی و ئارامیە. چیە سەبەبی ئەو ئاسوودەیی و ئارامیە؟ بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە، بە دەبێت دەستخۆشی لەوە حکوومەتی خۆمان بکەین کە وای کردووە ئەو هەموو کۆمپانیای بێتە هەرێم لە بۆ وەبەرهێنا. خودی جەنابی سەرۆکی هەرێم لە هەموو سەردانەکانیدا کە وەزارەتێک سەردانی کرد بێ لە ئەمریکاوە بگرێت لە ئەوروپا وەزارەتی بازرگانی ئەو وڵاتە بووە بۆ ئەوەی پێیان بڵێ کە کوردستان شوێنێکی ئامینە دەتوانن بێن کۆمپانیەکان بێن لەوێ وەبەرهێنان ئەوە بکەن. بەڕاستی من دەڵێم باش خۆ هەڵەگە لەوێەوە نییە، هەڵەکە لە چۆنیەتی بەڕێوەبردنەوەکەیە، ینی ئۆپۆزیسیۆن لە وڵاتی ئێمەدا و ئەوانەی کە ڕەخنەگرن شەرت نییە هەر ئۆپۆزیسیۆن ڕووناک بیران ڕۆشن بیران ئەوانەی دەینووسن ئەوانەی قسە دەکەن بەڕاستی هەر شتە ڕەشەکان نەبین و باز لە ڕەشەکان نەکەن، باز لە سپیەکانیش بکەن و بە چارەسەریەوە، ینی کاتێک ڕەخنەش دەژیرێت دەبێت ڕەخنەکە چارەسەریشمان لە بۆیە بێت، یعنی دوورکەوینەوە لە ئەجندای سیاسی، دوورکەوینەوە بۆ ئەوەی وەکو بەرنامەیەکی سیاسی بەکاربێن بە تایبەتی لەو ئەزمونەی کە ئێمە هەمانە. ئێمە ناڵێن کەم و کورتی نەبووە،
باز لە سەروەت و سامان دەکرێت بەڵام من تەسەور دەکەم مبالغەش لە سەروەت و سامانەیە چونکە ئێستا بەسەر کاک شەپۆڵ باسی لە 130 گرێبەست و دواتری 300 گرێبەست من نەمزانیەوە لە ناو خودی پارتی یا یەکێتی 430 بەرپرس بەقاویل و پرۆژیان هەبێت تا هەموو گرێبەستەکانی ئی پارتی و یەکێتی ئەوەی ئەو خەڵکەیە کە دەوڵەمەندن لە وڵاتە من ناڵم استیغلالی مراکز نەکراوە لەوانەیە لە هەندێک شوێن کرابێت لەوانەیە لە هەندێک شوێن خەڵکێک بەپێ ئەو پۆستە حزبی کە هەیتی یا ئیداری کە هەیتی دەستی خزبێتە ناو پرۆژەکانەوە بەڵام ئەوە تا چ حەدێکە نسبەتی ڕێژەکەی ینی هەموو گرێبەستەکان کە هەڵوەشاوتۆ لە بەرەوە نییە کە خودی حزبیەکان یا بەرپرسە ئیداریەکان دەستیان تێدایە بەڵام لەوانەیە مەرجی پێویستیان تێدا نەبێت ینی لەوانەیە هاوڵاتیان بێت خەڵکی دەوڵەمەند بێت ئی بازرگانەکان بێت بەتەکید ئێمە ینی باز من زۆرم پێ باشە پرۆسی هەڵبژاردن زۆر پاک بێت ینی ئێمە خۆمان گلەیمان لە پرۆسەکانی هەڵبژاردنەیە لەو هەولێرە لەوانەیە بە سەدان هەزار کەس بەشداری لە دەنگدان نەکردوێت ئێمە وەکو پارتی ئەو خەڵکە بەی خۆمان دادنین بەسراحەت ینی لەوە ناڕەحەتین سەخلەتین لەوانەیە کە ئەو خەڵکەی نایەتە سەر سندوقی هەڵبژاردن ئەو دەنگە زیاتر هی حزبەکەی ئێمە بی ئێمە وا حسابی دەکەین کەچی لەبەر ئەوەی پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی ناخۆشە بە ئەزیەتە خەڵک دێ دەنجی نییە ناوی نییە دەگەڕێتەوە دەنگ نادا ینی ئێمە دەبێت سیستەمی هەڵبژاردن سیستەمێکی ئاسان و ڕێک و پێک و زانستیانە بێت دوور بێت لە تەزویر ئەگەر تەزویر هەبێت بۆ هەمووانە ینی بەڕاستی لەرە ئیتیهامی بەس حزب دەسەڵاتەکان دەکرێت ئەگەر تەزویر هەیە دەبێت هەمومان ئیقرار بکەین کە هەمومان دەست ئەگەر نییە بۆ کەس نییە ینی من خۆم زۆر دشی تەزویرم من نازانم من ناشتوانم لێرە لەبەرەوە هیچ لە دنیا هیچی مطلق نییە تو بڵێ ئیطلاقاً تەزویر نییە بە دروستی نازانم بڵێ 100 تەزویر هەیە ئەوەش بە دروست نازانم بەڵام ئەگەر هەر حزبێک هەموو توانای خۆی سەرفکە لە پێناوی تەزویر ناکاتە بە کوردەواری گوتنی ناکاتە پێچی کورسیە لەبەرەوەی تو 25,000 استحقاقی کورسیەکە یعنی حزبێک دەتوانێت چەند دەنگ تەزویر بکە مەسلەی تەزویر هەروە ئاسان نییە بەڵام بگەڕ بمۆلای کاکسەلیم من شتم زۆرە بەڵام مەجالت پێیان بەس کاکسەلیم باسی لەوە کرد کە ینی زۆر جار ڕخنەکان لە حکوومەت و لە سەرکردایەتی سیاسی کوردی دەگیرێت و تا ئێستا دەستخۆشییان لێ ناکرێت ئێوە ڕخنەی ئێوە لەسەر مەسلەی گرێبەستن نێوتیەکان لەسەر بەستنی ئەم گرێبەستانیە یاخود لەسەر چۆنیەتی بەستنی و ئاشکرا نەکردنی ئەو پارەی کە یەتە ناو خەزانەی حکوومەتی یاریمی کوردستان پێم وایە لە هەموو کوردستان ئۆکوڵی ئەگەر دوژمنی بێ پێی خۆش بێ نەوتی نەڕوە بەڵام لەگەڵۆژدا پێمان خۆش نێ نەوتمان بە بەلاش بڕوە کاک ئەحمەد باسەکە هەموو کۆمپانیەکان شەڕیانە لەسەر بێنە ئێرە فیعلی حەقیانە نەوت بە بەلاش دەبن سەروەت و سامان ئێرە بە بەلاش دەبن بە گرێبەستێکی زۆر بەسیت یعنی حکومەتایەتی پێ و دیار نییە وەکو حکومەت وەکو بڵێ لەسەر فلسێک مناقەشەی جدی لەسەر بکە ئێمە من معلوماتم هەیە یعنی هەر لەو بینانە کۆمپانیایەک تەختیت و دیزایانی مەشروعێکی کردووە بە 120 دەفتەر بەڵام لە خۆمان دەیکرد بە 12 دەفتەر ێ باشە بۆ کۆمپانیای شەڕ لێرە سەر ئێرە ناکە یان نەوت لە هەموو شوێنەکەەوە گەیە $100 و بەسەرەوە ئێمە بە $36 و نازانانی خۆ بەڵام دێن بۆەوەندە بەپێ و خەڵکی کە دەیبا دەرەن بۆەوەندە دەڕوا و لەوێ ئێران دەیکڕێتەوە لێ ئەم سەودایە کە ئێمە زەرری لێکێ ئێمە کاتی خۆی لە هەشتایەکان ئێستا مهندیسەیە ئێستاش مەوجودە کە بیری ئاوی لێداوە لەم منتیقەی گۆفتەپۆوانە گەیوەتە نەوت قەپاتی کردوتی وڵان نەگەیە ئاو بۆی حکومەت نەزانێمە نەوتی لێ ینی بەو شێوەیە پاراستنی ئەم نەوتە بۆ ئێمە خەزانەیەکی گەورەیە نەک بە هەدەری بەری ئەمجا ئێمە ئەگەر نەوت دێنینە دەرێ سەرۆت و سامان دێنینە دەرێ بۆچی چی ئیشمان پێیتی ینی پارەکەی لەکوێ سرف دەکەین نەگەێستا بفرۆشە خەڵک لی بۆ تەمەتەڵ ینی چی لێ دێستا خەڵک بینەکار وە باسی ناکە بۆ دیارین لە هەر ئەو دەڵی لەکەن وەزارەتی داری لەکەن سەرۆکی حکوومەتە لەکوێ پارەکە دیارنی ینی وەکو بڵێ ئێمە خاوەن نەوتی خۆمانین دەمانەوێت بیفرۆشین ئەم مەشروعی پێکەین دەیەکانی پیاودانە کوشت و کاری پیاودانەکەینەوە ئەنجا ئێمە پێویستمان بەوەیە ینی چاکسازیەک بێ کە خەڵک شەفافانە لی دیار بێ بۆ هەر پارتی بزانێ ئەو نەوتە چی لێدەیان بۆ هەر یەکێتی بزانێ با خەڵکەش بزانێ خۆ مرچی ئەو خەڵکەی خۆ مرچی تاچێک نییە با حکومت بزانێ حکومت بڵێ وەزارەتی دارایی وەزارەتی سروشتیەکان بڵێ کاکە ئەم نەوتە بۆ ئەوەندەی دەفرۆشین ئێستا نەوت گێ سا حکومەتی عێراقی دەڵێ بەپێی ئەو نەوتەی کە زیادەی دەیفرۆشین پارەکەی زیادە فلانشت زیاد دەکەین حکومەتی عێراقی دێنە بەڵامی کوردستان نایرێ ئەمجا ئێمە پێویستیمان بەوەیە یەکەیەکی وەزارەتەکان بێنینە سەر سکەی خۆی
کاگەحمەد باسی ئەم چاکسازیانە و دەستخۆشی لێ بکەین باشە بابین چاکسازی ئێمە لە وەزارەتی پێشمەرگە بکەین بابین چاکسازی لە وەزارەتی داد بکەین بابین چاکسازی یعنی ئەمانەی کە ئێستا سەر و شێرم پرۆژەکەی هەیە دێ لە مساتەحە ئەوانە ناگاتە نەتیجەیەک دەڵێ زۆر ئاڵۆزە ئێدۆرە وەزارەتی داخلی بزانێت چەند ئاڵۆزە وەزارەتی پێشمەرگە بزانێت چەند ئاڵۆزە ئێمە دەمانەوێت ئەم تاچی کوردە ئەم وەزارەتی پێشمەرگەی بە حیزب نەزانێ بە خۆی بزانێ خەڵک بۆی هەبێ بچێتە ناوی خەڵک بۆی هەبێ والحاصر تیای تەقاوت بێت تیاژ هەنی هەموو حەقانی هەیە ئەمجا ئێمە ئەم حکومەتە کە ئەما شەفاف بوو ئەمجا چێ دێتە دەسەڵات مشکلەمان نییە بەڵام ئێستا ئێمە هەموو کەسێ ئەگەر واژ نەکەن ئەگەر گەندەڵیش نەکەن خەڵک گومانی بۆ گەندەڵیەکە زیاترە و کە هەرشە وجودیە ئێستا کاگەحمەد دەڵێت زۆری خەرچی ئێمە دەگەڕێتەوە باشە خەرچیوان دەگەڕێتەوە کە هەویەی بۆ دروستەکرێت سەرۆکی هەموو مەراکیزەکان لە هەڵبژاردنەکان ئیلا دەبیان پارتی بیان یەکێتی لە منتیقەی یەکێتی لە منتیقەی پارتی باشە بۆ وایە باەکی ئیسلامیی لێبێ چیتیان یەکی شوعی لێبێ یان خەرچی بێلانی لێبێ کاکە با خەرچی بێلانی لێبێ برە کاکە حڕ بە کاک مەسعود دەبێت دەستور بدا ئێستا بۆ گۆڕانکاری بۆ مەشروعیەتی دەستور بە حکومت بدا نەک بخۆی چاکسازی بکە دەستور بە حکومت بدا بڵێ سەلاحیەتی کاملتان هەیە لە دادگا ئێستا لەگەڵ ڕێزم بۆ خەرچێک کە ئێستا هەر بەیانی مامۆستا ئەحمەد لە جێیەکەی خۆی لابن دەڵێن لەسەر گەندەڵی لایەن بردووە خواژ نییە وەنیە ناکرێ ئەوە تو ئەو خەڵکت تووشی ئیتیهام دەبێ بڵێن بەیانی دوو لەو بڵێن کاگەحمەد لەسەر فران شت و فران شت لادرا ماڵەکەی حیدسکرا ئەو هەبوو بۆی ئەگەر ئەمشیان لە شوێنێککە لادا نەڕێن وەڵا لەسەر گەندەڵی ئێستا خەڵگواتە مەشادەکە هەر گۆڕانکارێک لە هەولێر ببێ لە هەر شوێنە بێ دەڵێنەوە لەسەر گەندەڵێ بێ ئەوەی دادگا ئیعلانی بکات لەسەر چییە بخۆی پێویستە ئیعلان بکرێ کاکە ئەم ماڵی بردووە ئەمەی بەکارهێنا ئەوی بەکارهێناوە لەبەرەوە ماڵەکەمان لێستندەوە بۆ خۆشیمان تەجمیت کرد لە ماڵێ ئێستا دەڵێن فلان کەس وەڵان نیانێش سەفەر کاکە وەڵان لەبەرەوە نەبوو من هەر سەفەرم نەکرد یعنی لە ڕاگەیاندنەکانەوە ئەوە خۆش نییە بۆ شخصیەتی ئینسان بۆ عائیلەیە بۆ هەر کەسێک ئێمە ئەگەر ئەمن گەندەڵ بم پێویستە بە گەندەڵیەکەم دیاری بکرێ و لە دەسەڵاتیش دوور بخرێمەوە لە پۆستەی هێمە دوور بخرێمەوە جارێکش ئێستا لە ئەوروپا ئەگەر مخالفەیە بکات لە ئیجازەکەی دەنووسە مخالفەیەکی کردووە بۆی ئەگەر بێت دووسێ ئیجازەکەی لێ وەرەگرن و ئیجازەیەکی کە پەیوەندی بە شخصی خۆی هەیە ئێستا ئێمە لێرە زەلامە کوشتەیە خەڵکە کوشتێ ئەسڵەن هەر پێی ناڵێن ئەتو بۆ کوشتت ینی کاک شەپۆل پێت وانییە کە مجاملەی سیاسی لە هەرێمی کوردستان وای کردووە کە زۆر لە گەندەڵەکان داپۆشرێت ینی بۆ نمونە یەکێک لە جێگاکەی لا نابرێت لەبەر خاتری فلان یاخۆ فلان حەزب زیاتر مڕعاتی ئەو بەرپرسە حکومیان حیزبیەیە لەبەرەوەی بە خۆت دەزانی لە هەرێمی کوردستان منافسەیەکی توند هەیە بۆ گرنە دەسەڵات و هەروەها بە شێوەیەکی زۆر نائوسوڵیش ینی حیزبەکان جەماوەر بە خۆیان کۆ دەکەنەوە لەسەر ئەساسی بەرنامە و پرۆژە نییە لەسەر ئەساسی دانی ئیمتیازە تاعینکردنە وەروە کۆمەڵێک ئیمتیازاتی تر یعنی بۆیە ئەو بەرپرسانەی کە گەندەڵیان کردووە لەلایەن حیزبەکانیانەوە مراعات دەکرێت بەڵام لە ئەساسدا زەرورە لیژنەی نەزاها هەبێ لە سەرەت و سامانی ئەو بەرپرسانە کۆڵنەوە و هەروەها بە شێوەیەکی شەفاف لە میدیاکان بڵاو بکرێتەوە و هەروە دەست بەسەر ئەو پارە و سەرەت و سامانەی کە بە شێوەیەکی ناشەرعی دەستی کەوتووە بگرن دوجار قەرەبووی بکەنەوە بۆ حکومەت کە ماڵی میلەتە ینی بۆیە ئەو مڕعاتکردنە کە حیزبەکان بۆ بەرپرسەکان دەیکەین هەر لە 91 تاکو ئێستا پەیوەندی بەو منافەسە حیزبایەتیەوە هەیە بۆ گرتنە دەسەڵات و بۆ فراوانکردنی نفوسی خۆیان ینی بۆیە تاکو ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی شەفاف لەگەڵەوەش کە هەموو لایەکی احتراف دەکەن کە گەندەڵی هەیە بەرپرسێک لێپرسینەوەی لێ بکرێت و ئەو بەرپرسە بخرێتە ڕای گشتی وارووا لە میدیاکانیش بخرێتە ڕوو و ئەو سەربەت و سامانەی بە دووشێتی ئاشکرا بکرێت و بیگەڕێنێتەوە بۆ حکومەت ینی بۆیە ئەو پامانکردنی دەسەڵات و حیزبایەتی تەسک و ئەو تەشویحکردنی حیزبایەتیە کە حیزب وەسیلەیە بۆ خزمەتکردنی خەڵک لە هەرێمی کوردستان ناوەڕۆکە ڕاستەقینەکەی خۆی لەدەستداوە کە حیزب دەبێت خزمەتکاری خەڵک بێت و هەروە خزمەتی خەڵک کە وەسیلە بێت بۆ ئەوەی بتوانێت ئەو نابەرابەری و نەعەدالەتی لە کۆمەلگادا هەیە نەیهێڵێ ینی بۆیە تاکو ئێستا نەتوانراوە لە ناو دەسەڵات و لە ناو حیزبە دەسەڵاتدارەکانیش تەنانەت لە ناو حیزبەکانی دیکەش کە بەرپرسێک گەندەڵی دەکا یان شتێکی نائوسوڵی دەکا یان مافی هاوڵاتیان دەخوادیان پێشێلی دەکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی زۆر شەفاف ئیجراعەتی
بەرامبەر بکرێنیەوە زیاتر پەیوەندی بە ڕاگررتنی تەوازنی قووەت هەیە لە نێوان حیزبەکان بۆ گرتنە دەسەڵات بۆیە مراعات دەکرێن ئەو بەرپرسانەی کە فعلەن ئاشکرا بووە کە گەندەڵیان کردووە. کاک ئەحمەد تۆڵی چی بۆچی ئەوانە ئایا مراعات دەکرێن لەلایەن حیزبەوە یاخۆ لەلایەن سەرکردایەتی سیاسیەوە؟ دەڵێم قەتعاً مراعات ناکرێن و ئەگەر بکرێن شتێکی هەڵەیە ینی دیسان دەیڵێن مشت نییەم بە ئەطلاق قسەی لێ بکەین. ئەی بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان بەرپرسێک لەسەر گەندەڵی نەدراوەتە دادگایانی دراوەتە دادگا بەر لە ئێستا شەیە دراوەتە دادگا بەر لە بە ئاشکرا نەبووە لەوانەیە باز نەکرابی ینی وەزەی ئەوسای کوردستان 10 ساڵیش پێشەوە بەرپرسە بۆ دراوەتە دادگا ینی بەو شێوەیە نییە کە مناڵێن چاوپۆشی نەبووە بەڵام بەو شێوەیەش نییە کە باسی لێ دەکرێت بەڕاستی مەسلەی گەندەڵی کەس ناتوانێت دیفاعی لێ بکە ینی حتا گەرمانوێ دیفاعی لێ بکەین پێمان ناکرێت لەبەرەوەی ئەمڕۆ خەڵک گوشیارە و لە ئێمەی قبول ناکات بەڵام گەندەڵی تەنها لەناو حزبی حکومڕان نییە ینی لەناو خودی سیستەمی هەموو حزبەکان دیسان من دێمەوە سەر کۆمەلگا ینی ئەو کەرسەی هەمانە ئەو کۆمەلگایە بەڕاستی ینی ئەو کەلتورەی کە هەمانە ئێمە لە دەرەوەی ئەو کەلتورەوە داهاتی ینی لەناو خودی حزبێک ئەگەر برادێک بیاوێ دەسەڵات بۆ خۆی پاوان بکە ئەوە شتێکی خراپە لا هەر شوێنێکرد مەزن کات شەپۆن یا سەلیم بوو باسییان کرد هەڕەشەی نامبڕین من یەکشت پێ بڵم لەوانێ ئێستا بڵێن جەنابی سەرۆکی هێرێم ئێستا چاکسازیەکان دەکات طبیعی ئەو چاکسازیانی کراوە شتی باشن برادرانی ئۆپۆزیسیۆن لەوانەیە بڵێن چاکسازیەکان شتی سادەن بەسیتن بەڵام بە پێچەوانەوەشی زۆر باشن ڕیشەین و چاکسازیەکان زیاتر بەرەو پێشەوە دەچن و بەردەوامیش دەبێت بڕوا بکە سروەخان ساڵی 97 ئێمە دەرچووی پەیمانگەی کادیرانی پارتی بووین چوینە خزمەت جەنابی سەرۆک بارزانی پێی گوتین دووشت مەکە هەڕەشە لە نانی خەڵک مەکەن هەڕەشە لە پلە و پایی ئیداری خەڵکیش مەکەن بۆ ئەوی بوونە حزب و ئەوەی بە میسالێناوە گوتی بەعز هەموو عێراقی کۆنتڕۆڵ کردو بەڵام لە ڕۆژانی ڕاپەڕین لە سەرتاسەری عێراق کەس نەبوو بە دوو فیشەک بەرەنگاری ئەو خەڵکە بێتەوە بەرگری لە بەعز بکە بۆ حزبێکی دیکتاتۆر و خراپ بەڵێ کاتم نەمەوە گەر بە یەک دەقە پێم بڵێیت کەواتە چۆن چاکسازی ئەکرێت چاکسازی بەوە دەکرێت ئێمە یەکەم جار بچین ڕاگەیاندنێکی دروست واقعانە منطقیانە دروست بکەین بە یەک نەفەس هەموو شتەکان بخوێنینەوە بەڕاستی من بوێر بین ینی بوێرانە بین پەنجە لەسەر کەم و کوڕیەکان دانەی لەوە گەڕین ئەم ئۆپۆزیسیۆنم جەناب دەسەڵاتی ئێمە لە کوردستان هەموومان پێویستیمان بە یەکتر هەیە دەبێت زۆر برایانە زۆر جدیانە زۆر نیشتیمانیانە کار بکەین و کەم و کوڕیەکان و عاتیفەی خەڵک لە بۆ مەرامی سیاسی یا حزبی بەکار زۆر سپاس کاک ئەحمەد. کاک سەلیم ئێوە ئامادەیتان تێدایە کە هاوکاری دەسەڵات بکەن بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان؟ لە سەرتاوە ینی ئێمە 3-4 ساڵە لیژنەی قیادەی سیاسی هەبووە سەرۆکی و حیزبانە ئامادە بوون دوای ئێمە پرۆژەی چاکسازیمانی ئەلان کرد لەگەڵ 4 حیزبە ئێمە و یەکگرت و زەحمەت کێشان و سۆشیالیست دوای بە یەک لیست دابەزین هەر بە ناوی چاکسازی هەوڵی زۆرمان داوە ئەگەر بە ناوی ئێمەش نەبێ ینی گوتومانە بە ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی نمونەیی بێ و سوودی بۆ هەمومان دەبێت چونکە ئەگەر دەسەڵاتێکی چاکساز بێ سوودی بۆ هەمومان دەبێت و ئەگەر گەندەڵیش بێ ئەوە تا ئێمە هەموو زەرەری تیا دەکەین بۆیە ئێمە لەم ئێستا پرۆژێکمان نووسیوەتەوە کە ئەم پرۆژە لەسەر داوای سەرۆکی هەرێم بووە و پرۆژەکەش ناو عینوانی شتەکانیشمان گۆڕێەوە بۆی حساسیان بۆ دروست نەبێت ناوی سەیرمان بۆ دیوەتەوە بۆی بەس حساسیان بەناوەکەی کاتم نەماوە سپاس. کاک شەپۆڵ تۆ پێ دوایە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەتوانن پێکەوە چاکسازی بکەن؟ پێش ئەو جوابی ئەوە بدەمەوە بە کورتی ینی هەموو سیستەمێکی حکومڕانی لە هەموو دنیا ینی سەرچاوی گەندەڵیە نەک کۆمەلگا گەندەڵ بێ کە سیستەمە سیاسیەکە سیستەمێکی دیموکراسی پەرلەمانی دادپەروەر بێ قەناعەتم هەیە کۆمەلگاش گەندەڵی تێدا نابێ. بەتەکید من لەگەڵەوەم بە هاوکاری ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بە هاوکاری ڕۆشنبیران بە هاوکاری ڕۆژنامەنووسان بە هاوکاری ڕخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو تاکەکان ڕخراوەکانی ژنان ئێمە دەتوانین هەماهەنگی بکەین بۆی بتوانین
چاکسازی بکەین و هەروەها هەرێمێکی کوردستانی پێشکەوت و شارستانی بەرقەرار بێت. کاکشەپۆڵ سوپاسی ئامادەبوونتان دەکەم. تاکیدن لەسەر قسەی کاکشەپۆڵ بە تاکید کۆمەلگای ئێمە لە چاو کۆمەلگاکانی تر خاوێنترین کۆمەلگایە، یعنی من تاکیدن زۆر سوپاسدانەکەم سوپاسوانە ئامادەبوونتان لە بەرنامەیە. ئازیزان تا گفتوگۆی پایتەخت بەرنمەیەکی نوێ بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.